ڕەبۆ چییە؟ نیشانەکانی چییە؟ چارەسەری چییە؟ خۆپارێزی لە ڕەبۆ چییە؟ من دکتۆر بیلال عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی مناڵان ئەمەوێ باسێکی ئەوتان بۆ بکەم کە ڕەبۆ نیشانەکانی بەوە دەست پێیەکە کە زۆرجار لە تەمەنی مناڵەیە لە نزیک ساڵەوە بە زوو پەتاگرتن، خیزەی سنگ، هەناسەتون بوون دەست پێیەکە. جاری یەکەم و دووەم و سێم کە بەردەوامە بێ ئەو کاتە پزیشک گومانیەوەکە کە ئەم مناڵە حەساسیەتی بە پەتا وەرزیەکان هەبێ یا بە بۆن یا عەتر، موعەتەر، تەپوتۆز و یا هەر شتێک کە تەنۆچکەی زۆر بچووک بێ کە جسم قبوڵی نەبێ بچێتە بۆری هەناسەوە. واتە ڕەبۆ بریتێ لە حەساسیەت لە بۆری هەناسە لە بەشی خوارەوە تا بەشی سەرەوەی بۆری هەناسە. زۆر جار لە مناڵانە بەوە دەست پێیەکە کە هەناسەتونێکی زۆر خیزەی سنگی لێیە، هەناسەی بە شێوەیەکتونە بێ ئەو بزینی لەوانەیەدا بەزێ. لەوانەیە پێویست بۆ بکا کە برێ بۆ نەخۆشخانە، لەوانەیە پێویست بۆ بکا کە چەند جۆر هەڵمی بۆ بکرێ. دوای هەڵمەکان پێویست بە چارەسەری درێژخایەنەکە کە بۆ ئەوەی چەند بارە نەبێتەوە، دووبارە نەبێتەوە. هەروەها پێویست بەوەکە کە دایک و باوکان بزانن کە ئایا چ شتێک هۆکارە بۆی کە خراپتر ببێ لەوانە جگەرە کێشان لە ماڵەوە لە لای ئەو مناڵەی کە حەساسیەتی ڕەبۆی هەیە، تەپوتۆز، گسیکیان و هەروەها ڕاگررتنی کۆمەڵێک لە ئاژەڵەکان کە خوری زۆر وردی بە جسمیانەوە هەیە، پەڕی ورد، پشیلە، بوونی سەگ لە ماڵەوە، باڵندە، پەلەوەری یاریکردن لەگەڵیانە ئەمانە هۆکاری زۆر گرنگن. و هەروەها چەند گیانەوەرێکی زۆر ورد هەیە کە ئەگەر ئەو شوێنە شێی زۆر بێ حەزیان لەو شوێنەیە زیاتر ئەژین، ئەوەش هۆکارێکی سەرەکیە بۆیە لە هەنێک لە وڵاتانە فلتر بەکارهێنرێ بۆ پاکردنەوەی هەواکە. چی بکرێ بۆی مناڵەکەمان ڕەبۆکەی بەردەوام نەبێ؟ ئەبێ ئەوە بکرێت کە بە شێوەیەکی جوان تێبگەین لەوەی کە ئایا چ جۆرە پەمپێکی پێویستە، پەمپی کورتخایەن، پەمپی درێژخایەن، پەمپەکە چۆر بەکاربێنرێ، چەند پەمپ بەکاربێنرێ، هەموو ڕۆژێ بەکاربێنرێ یا خۆت لە کاتی پێویستە بەکاربێنرێ، ئایا جیهازی تەبخیرمان هەبێ لە ماڵەوە یا نەمان بێ، وەکەی سەردانی نەخۆشخانە بکەین، کەی بزانین پێویست بۆکە کە ئەبێ ئێمە مناڵەکە ببین بۆ بەشی چاودێری چڕ. ڕەبۆ لەبەر ئەوەی کە نەخۆشیێکی مزمینە هەموو دایک و باوکی پرسیارەکە کە ئایا تا چ تەمەنێک لەگەڵی بەردەوامە بێ. ئەگەر هاتوو دایک و باوکەکە ڕەبۆیان هەبوو یا مناڵێکیان هەیبێ یا لە کەسوکاریە یا مناڵەکە خۆی حەساسیەتی پێز یا هەر جۆرە حەساسیەتێکیان هەبێ، ئەگەری ئەوە زیاترەکە کە ڕەبۆکە زیاتر بمێنێتەوە ئەوە تونتر بکرێ. ئەوەی کە لەسەر دایک و باوک پێویستە ئەوەیە کە دوور بکەونەوە لە هەر هۆکارێک کە ڕەبۆکەی بۆ ئەهێنێتەوە، لەوانە پەتاوەرزیەکان، پەتاگرتن، بۆیە باشتر وایە ماسک بەکاربهێنێ ئەو مناڵە، نەچێت بۆ ناو ئەو مناڵانەی کە پەتایان هەیە هەتا ئەو کاتێک کە بە تەواوی چاکە بنەوە. هیوای تەندروستێکی باش بۆ مناڵە چاوکەشەکان. سمارت وەرچەرخانە.